بەڵێ ڕەنج هەر هاوپەیوەست بە چالاکی هونەری و گۆرانی میوزیک و هەروەها بە شێوەیەکی گشتی هەروەها لەگەڵ سزبوونی سەرجەم چالاکیەکان ئێمە لە ستۆدیۆ میوانداریمان لە هونەرمەند سەفین ئەنوەر کردو کە بەشۆزگە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵماندا ئامادەیە. کاک سەفین سڵاو لێ بێت بانیت باش. بانیەوە باش زۆر بەخێر بیت. کاک سەفین سەرەتای پرسیارەکەمان با لەو دەست پێ بکەین لە ئێستادا لە سەروبەندی کۆرۆنا و لە سەروبەندی قەیرانەکان و لەم دۆخی لە ئێستادا هەرێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێت. دۆخی هونەر لە چ ئاستێکدا یاخود چۆنە؟ سپاس هەڵبەتە هەمومان نەزانین کە ئێستا چالاکی هونەرەکان وەکو ساڵانی پێشووتر نین، بەڵام پێویستی شەوە بزانین کە لە نێو شاری سلێمانیا و چالاکیانەیە کرێت زۆر زیاترە لەوانەی کە لە دەرەوەی شاری سلێمانیا خود لە شارەکانی تری هەرێمەکرێت. بەڕاستی ئێمە خۆمان ناڕازین بەکەم لەبەرەوەی بەو چاوە سەیری سلێمانەکەن کە ئێرە پایتەختی ڕۆشنبیریە هەمیشە ژوا فێربوون ئێمە ڕەخنە بگرین و داوای زیاتر لەو حەقی بکەین کە هونەرمەندان داوایەکات. من ئاگادارم ئەم فترەیە لە بە حکمی کارکردن لە سندیکای هونەرمەندانی کوردستان تەختەیەکی زۆر باشی چالاکی هونەرەکانمان کردووە. ئەگەر بژڵێم دەعمێکیش بۆ هەموو کارێکی هونەری لە ئێستەیە لە سلێمانی کە ئەکرێت هەیە، بەڵام ئەو سەپۆرتە هونەریە ناگاتە پلێکە ئەو هونەرمەندە پێ رازی بێ، یاخود ناگاتە ئەوەی کە بەڕاستی بتوانێت ئیشەکەی زۆر بە باشی پێ بکات. ئێمە پێشتر ساڵانی پێشوو من کە لە بەڕێوەبەرێتی هونەری شانۆ کارمە کرد بودجەیەکی زۆر باش بۆ کار و چالاکیەکان تەرخانەکرات. من بیرمە ساڵانە بودجە 4 ملیارێک یاخودە 4 ملیۆنێک دۆلار بۆ ساڵێک بۆ کار و چالاکیەکان. ئەمە وای ئەکرد ئێمە نەک ناو شاری سلێمانی بگرێت دەروی شاری سلێمانیشی پێ سەپۆرت بکەین و کارەکان هەمووی بەباشی تێپەڕێت. ڕاستە پارە هەموو دقەیەک گرنگ نییە، بەڵام بۆ کاری هونەری ئەو ماکیاجی کە ئەکرێت بۆ کارەکان یاخود ئەو ڕەونەقی کە لە ئیشەکانە ئەکرێت پێویستی بە دەعمێکی مادی زۆر باشەیە، چکە ئێستا ڕۆژگاری تەکنەلۆجیا و پێشکەوتنە ناکرێت تۆ بە فەقیری کار بکەیت. بەڵام جێی دەستخۆشیشەکە لەگەڵەوەی هونەرمەندان بەردەوامن لە کارکردن. ئەوەندەی من ئاگادار بم لە ماوەی ئەم 1-2 مانگەیە سیمینار و کۆڕێکی زۆر لە نێو شاری سلێمانیە بەردەوامە کار و چالاکی شانۆییەکان بەردەوامن لە پەنا ئەوانەی کە شێوەکارەکان چەندین پێشانگای خۆیانیان کردوێتەوە. جێی خۆشەتی کە باسی بکەم لە ئێستەیە مەکتەبی بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوورتان نزیک هاوکاری کارە شانۆیەکانەکات لە نێو شاری سلێمانیا. من لە نزیکەوە ئاگادارم دوجاریش لە نێو سندیکای هونەرمەندانی کوردستان بەو بودجەی کەمەی کە هەمانە دامان ناوە بۆ ئەوەی هونەرمەندان لەم کاتەیە داننیشن تاوەکو سلێمانی بە ئاستێکا تێ نەپەڕێت وەکو هەندێک لە شوێنی ترکە هیچ کار و چالاکیەک نەبێ، یاخود بەڕێوەبەرێکە داوای لیەکرێت بۆ کارێکی هونەری نەتوانێت هیچ سەپۆرتێک بکات. حالیان ئەمڕۆ یعنی یەکێک لەو نمایشانەیە کە شانۆیی زەلکاو کە زۆرینەی هونەرمەندە شانۆکارەکان با بڵێم زۆر هونەرمەندی جددی و چالاکتیایە کارەکات، لەگەڵ ئەوەشا هەر چۆنێک بێت لەلایەن پارێزگاری سلێمانیەوە دەعم کراوە، لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە پارەیەکی تا حدێک با بڵێم باشی بۆ خەرج کراوە. دەستەواژەیەکی کرد وتە هەر چۆن بێت. بڵێ بۆچی بۆ ئازای با منم پرسیارە بۆچی بۆ هونەر هەر چۆن بێت؟ یعنی بۆچی بۆ هونەر جێگیر نەبێ، ینی ئەم شتە ینی بە جێگیری شتەکە هەبێت بۆی دامەکە هەبێ بووی. پرسیارێکی زۆر جوانە. ئێمە خۆمان بەردەوام کێشەمانەیە لەگەڵ حکوومەتە لەیەک خاڵە لەبەرەوەی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتێکە دوا وەزارەتەکە پۆست یاخود مڕەشەحی یاخود وەزیری بۆ دائەنرێت بگرێت. زۆر جار لە ساڵانی ڕابردووە وەزارەتی ڕۆشنبیری بەردەوام بەدەست حیزبە بچووکەکانەوە بۆ ئەوانی کە کەمترین دەنگیان لە نێو هەرێمی کوردستان بەدەستێناوە. بەڵام یەکێک لە ئیشکالە گەورەکانی ئێمە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە ئەوەیە کە بودجەیەکی زۆر کەمیشی بۆ تەرخانەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر بڵم لەوانەیە لەو بودجەی کە هێتە ناو هەرێمی کوردستانەوە 0.1 بودجەکە بۆ وەزارەتی ڕۆشنبیری دابنرێت، بەداخەوە کە وەزارەتی ڕۆشنبیری یاخود بواری ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێمی کوردستانە تا ئێستا نەگەیشتوتە ئاستێک کە بە تەواوەتی جەختی لەسەر بکرێتەوە. تا ئێستا لە وڵاتەیە بەڕاستی گرنگە جادەیەک دروست بکرێت نەک کار و چالاکیە هونەریەکان نەوەستێنرێت، بۆیە کە ئەوەش خەڵک پێویستی پێیەتی. ئێمەش هێشتا وەک هونەرمەند نەمانتوانی و هونەرەکە وا لێ بکەین کە بێتە کەلتور لە ناو کۆمەلگاکەمان کە خەڵک ئێواران بچێت بۆ سەیری کارێکی شانۆیی یاخود کاتە بە ئەو پرسیارە پێین کاک سەفین بۆچی لێرەدا لە هەرێمی کوردستاندا نەتوانراوە هونەر بکرێت بە کەلتورێک؟ ئێمە وەکو هونەرمەندان
زۆر ئیشکالمانەیە یەکێک لەوانەیە ئەو ئیشانەی کاکرێت زۆر جار ئەوەندە لە کۆمەلگاکەوە دوورە کە خەڵک خۆیان نبینێتەوە یەکێکە دوولایەنەیە بەڕاستی وەڵامی ئەم پرسیارە زۆر جار هونەرمەندەکان ئەو کارانە نمایشەکەن کە کۆمەلگای کوردی پێیان نامۆی ڕاستە ئێمە زۆرینەی کارەکان کاری بیانین دوایی بە شێوازاندن ئەکرێت بۆ ناو هەرێمی کوردستان و بە شێوازێکی کوردیانە پێشکەشەکرێت بەڵام دەقەکان یاخود نووسینەکان لەو ئاستەیانەیە کە میلەتی کورد یاخود تاکی کوردی خۆی ببینێتەوە ئەمە وای کردو تۆزێک شانۆ یاخود هونەر بەگشتی نامۆ بێت بە کورد بەڵام لە ئێستەیە ئەوەندەی من بزانم بۆ ئاستێک هونەرمەند ناوێت دابەزێت کە بە تەواوەتی ئاستەکە با بڵێم کوالیتی ئیشەکانی ئەوەندە نزم کاتەوە لەبەر خاتری هەموو کەسێکە لی تێبگات بەڵام پێویستیشە کە بیر لەوە بکاتەوە ئەو دەقانەی یاخود ئەو تێکستانی کە باسی ئەکات ئەو پەیامی ئەوێ بیگەێنێ پێویستە ئەو پەیامە بێت کە تاکی کوردی ئەوێت پێویستە ئەو کێشانە باسکات کە ئەمڕۆ کۆمەلگای کوردەواری تایەتی چونکە تۆ ئەگەر خێزانێکی کورد کێشەی لە کارەبا و لە موچەکەیە بێت ئامادە نییە تۆ بێ باسی کێشەیەکی جیهانی بۆ بکەی یاخود باز لە کێشەیەکی زۆر گەورەی مرۆڤایەتی بۆ بکەی کە ئەو ئەسڵەن ئاڵوودەیە بە کێشەیەکە و کە ناتوانێت لی دەرچێت باشە بە تەنگەوە هاتنی خۆتان وەکو هونەرمەندان بۆ ئەم بوارە یعنی هونەرمەندان بە شێوەیەکی گشتی لە بوارەکانی هونەرە بە تەنگەوە هاتنی خۆتان بۆ ئەوەی کە چیتر کارەکان سستی بەخۆ نەبینێت تا چەند پەیوەندی و کۆنتاکتان کردووە لەگەڵ لایەنەکانی تر بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری لایەنەکانی تر تا بتوانن ئەم ڕۆڵە هونەریە لە ناو هەرێمی کوردستاندا کز نەبێ سندیکای هونەرمەندان سندیکایەکی پیشەیە ئەبێ بیرمان نەچێت کە پێویست دەکات یەکەم جار دیفاع لە هونەرمەند بکات دوایی هەڵوێستی هەبێت لە هەموو ڕووداوێکا کە لەم هەرێمەیە ڕۆیات پاشانیش پێویست دەکات کە پەیوەندیەکی بەرفراوان دروست کات لەگەڵ هەموو کەسێک یعنی ئێمە بیرمان نەچێت زۆری کارەشانوەکان بە سەپۆرتی دەوڵەمەندەکانی شاری سلێمانی ئەوانەی کە خاوەن سامانن بەڕێوەچێت کە بەداخەوە خۆش نییە هونەر لە وڵاتێکە با نەڵێم بە سوال بەڵام بە نەوعێک لە نەوعەکان بە داواکاری لە دەوڵەمەندەکان بۆ کارەشانۆیەکان یا پێشانگاکان یا خود مۆسیقەکان بکرێت بۆ خۆی ئەمە شتێکی باشە بەڵام پێویستەکە بە کۆنتاکت لەگەڵ شارەوانی و حکوومەتە ئەمە ببڕێتەوە لەگەڵ غورفەی تیجارەیە ئەمە تەواو بکرێت کە سندوقێکدا بنرێت دەوڵەمەندەکان لە بەروی لە وڵاتەیە کارەکەن پێویستەکە ئەو سندوقە دەعمی کارە هونەرەکانی نێو شاری سلێمانی پێ بکرێت بەس یعنی با ئێمە بیرمان نەچێت وڵاتێک هونەر عقل بەرهەمێنێت لەم وڵاتەیە ئەگەر ئینسانێک توانێت دەستێکی نەبێ و بڕوە بەڵام ناتوانێت بەبێ سەر بڕات ئێمە وەکو هیچ وەزارەتێکی ترنین تەنیا وەزارەتین کە کاری ئێمە بۆ بەرهەمێنانی هزر و عقل و ڕۆشنبیریە لەم شارەیە سندیکای هونەرمەندان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان سێ کوچکەی هونەری گەورە و گرنگن لەم شارەیە کە هەم هونەرمەند دروست دەکەن هەم دیفاعیش لە هونەرمەند دەکەن بۆ کارەشانۆیەکان وەک کەسایەتیش پەیوەندیەکان لە ئاستێکایە کە پەیوەندی تایبەتین وردەوردە ئەچێتە سەر پەیوەندیەکی ئاستی حکومی لەبەرەوەی بۆ نمونە سندیکای هونەرمەندان ساڵانێک پێشتر مانگی 72 ملیۆنی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرەگرە ئێستا ئەو بودجەیە نەماوە بە ناچاری ئێمە لەسەر علاقە تایبەتیەکان و بەرفراوانەکانی خۆمان هەوڵەیەن کە سەپۆرتی کارە هونەریەکان بکەین بیرمان نەچێت لەم دەڤەرەشە زۆر شوێن هاوکار نین بۆ کاری هونەری من نایشارمەوجی خۆشەتی باسی بکەم جگە لە ڕێکخراوە دیموکراتەکانی یەکێتی کە دەعمێکی مانگانەی بۆ سندیکای هونەرمەندان بڕیوەتەوە هیچ شوێنێکی تر ئەوە ناکات بگرێ بەمە بەستیش نایکەن زۆر جاروای کردووە کە ئەو ململانەی لە نێوان شارەکاندا بەداخەوەی کردووە کە هەر حیزبی لەکووا دەستەڵاتی لەویایە بتوانێت تەختیە یاخود سەپۆرتی کارەشانۆیەکان بکات لە پێناو ململانێ لە بینی هونەرمەندەکان لە نێوان شارێک بۆ شارێک یاخود گوندێک نازانم قەزایەک بۆ قەزایەک من بە باش ێزانم کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕێگایانەمووی بخاتەوە سەر چاوە ئەساسەکەی خۆی هەموو ئەو ڕخنانی هونەرمەندانەیە بیکاتە هێزێکی پۆزەتیف بۆ بەرەو چوون بەرەو داهاتوویەکی زۆر باش بە تایبەت لە نێو شاری سلێمانیە چکە ئێرە پایتەختی ڕۆشنبیریە ئێرە ئەو لانکێ یا هونەرمەند دروست ناکات یا بە معنای کەلیمە هونەرمەند دەخولقێنێ کاک سەفین لە ئێستا باس لەوە کرد کە کۆمەڵێک هونەرمەند یاخود کۆمەڵێک هونەرمەندی لە ئێستا دروست کردووە ئەو هونەرمەندانە دەتوانین بڵین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو جێ دڵخوازی خەڵکن یاخود توانیوانە هونەر تا ئاستێکی باشتر بەرن لە ئێستادا لەسەر دەستی ئەم هونەرمەندانە هونەر لە چ ئاستێکدایە من دڵنیام لەوەی کە نەخێر لەبەرەوەی هونەرمەندان پێشەوەی هونەرمەند بن ئینسانن وەکو هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە بۆ قەیرانەیە ڕۆشن کە
پێشتر باسمان کرد قەیرانێکی کۆرۆنای زۆر خراپ یعنی باوەڕەکەی زۆر جار پەیوەندیەکەیت بە هونەرمەندانەوە بۆ کار و چالاکیەکان نیوەی زۆریان بەداخەوە کە هەرمیان نەخۆشن هەر هەمویان یعنی بەدیار ئەم وەزعی کۆرۆنا و ئەم پەتا و ئەم نەخۆشی کە ئێستا لە ئارایە خراپە هەڵبەتە 5 ساڵی ڕابردووش 5 ساڵێکی باش نەبووە لە ڕووی مادیەوە بۆ هونەرمەندان وەک هەموو تاکێکی کۆمەلگا لە موچەکانیان لەو قەیرانانەی بەسەر ئەم کۆمەلگایە هاتووە ئەمە وای کردو ساردبوونەوەیەک هەیە ساردبوونەوەیەکی زۆر باشیش هەستی پێکرێت ئەو ساردبوونەوەیش وا کات کە هونەرمەندان نەتوانن بە ڕۆحیەتێکەوە بێنەوە ناو هۆڵەکان بۆ ئیشکردن من تەمەناکەم بەو پەیامی کە زووی هونەرمەندان هەمیشە کاریان پێکردووە نان و ئازادیمان بەرێت تاوەکو بتوانین کۆمەلگایەکی هۆشیارت بینێ هیوادارم هونەرمەندان دەستکەنەوە ناو دەستی یەک بیر لە شاری سلێمانی بکەنەوە تاوەکو ئەم شارە بەم شێوازن نەتێپەڕیوە نەئەژڕات لە هەمووشی گرنگترەوەیە کە وەزارەتی ڕۆشنبیری بیر لەوە کاتەوە کە حەقی تەواوەتی هونەرمەندانی شاری سلێمانی باد لەبەرەوەی من دڵنیام لەوەی چ سندیکای هونەرمەندان چ وەزارەتی ڕۆشنبیری هونەرمەندانی سلێمانی بە نەوعێک پەروەردە بوون لەم شارەیە و خەڵکی ئەم شارە وا پەروەردە بۆ کە ناتوانێت قبوڵی ئەو حاڵەتانە بکاتە سەر با نەگاتەوەی کە هونەرمەندان هەمویان کۆ ببنەوە من خۆشحاڵم بۆی کە بە ئیجابیانە دەستکەینە دەستیەک داهاتوویەکی باش بۆ سلێمانی بکەین و سلێمانی بکەینەوە ئەو ئاستی کە لێرەوە هونەرمەندانە چوو بۆ شارەکانی تر بۆ نواندنکردن بۆ پێشانگاکردنەوە بۆ سەردان و وەک گفتی هونەری سەردانیانە کرد. باش وەزارەتی ڕۆشنبیری لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک بڕیاری دەرکرد سەبارەت بە کوالیتی کارەکان یعنی هەندێک کلیپی ڕاگر هەندێک ئیشوکاری وا کرد کە ئەمانە جێگای ئەوە نین یاخود شیاو نین بۆ نمایشکردن بۆ پیشاندانی بۆ تەلەڤیزۆن ئێوە وەکو هونەرمەندان چۆن ئەڕوانە ئەم جۆرە کارانە ینی ئەم جۆرە ڕێکارانەی حکوومەت هێرێمی کوردستان چونکە بەڕاستی لەوانەیە هەم خۆشتان و هەم خەڵکیش گلەیان هەبێت لەوەی کە ینی هەموو کارێکی هونەری شایستە نییە بۆی کە نمایشکرێ ڕاستە یەکێک لە کێشەکانی ئێستی ئێمە ئەوەیە کە کوالیتی کارەکان وردەوردە نزمە بێتەوە ئەمەش هۆکارێکی گەورەی ئەو دەعمە مادیەیە کە بەڕاستەکەی جاران من بیرمە لە سەردەمێکە کە لە بەڕێوەبەرایەتی و نەریشانە و کارە بوو ئێمە 25 ملیۆنمان بۆ خەرجە کرد هەر لە بینی خۆمان و هونەرمەندەکەیە ئێستا کار هەبووە داوای 10 ملیۆنەکات لە وەزارەتی ڕۆشنبیری 1.5 ملیۆن یا 2 ملیۆنی بۆ خەرجەکرێت کە ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئەم جۆرە لە مامەڵەکردن بە هیچ شێوازێک لەسەر هونەر ناکرێت چونکە تۆ کە دەرخستەی کارێکی شانۆی و پرۆپۆزەڵەکەی تەقدیمەکەی هەڵبەتە هەموو بوارەکانت تیان وسیوە هەر لە دیکۆرە لە ماکیاج هەم لە حەق و پاداشتی کارکتەرەکان و ئەکتەرەکان کە لەو ئیشەیان لەگەڵ هەموو پێکاتەکانی تریشانەوە زۆر جێی داخە کە ئەو سەپۆرتە وای لێ هاتوو ئەڵێن فلان هونەرمەند بە ملیۆنێک ئیشەکەیەکا لەبەرەوە با دامیکەی نەخێر من لەگەڵ ئەوەیان دامی هیچ کارێکی خراپ نەکرێت بەڕاستیەکەی بەڵام کاری هونەری هەیە بە چەندەها ملیۆن دامیشکرا و جێگای دڵخوازیش نەبوو هەڵبەتە لە هەموو شوێنێک لیژنەیەکی تایە کە اختیاری هەم دەرهێنەرەکە و هەم هونەرمەندەکانەکات دیارە کوالیتی ئەو بەڕێوبەرایەتی یاخود ئەو بەشە یاخود ئەو سندیکایە نازانم هەر شوێنێکە کە دامی و کارانەکات ئاستی کادرەکانی ئەوەندە خۆی هاتووەتە خوارەوە یاخود بانەی شارمە و نەرمەندانی لە زۆر شوێناکارەکەن لە ئاستێکی ئاوایان بیرکردنەوەکانیان تا ئەمەیە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمەی هونەرمەندان بەگشتی و بە تایبەتیش لەم سەردەمەیە کە ئەمانەوێت کەسی زۆر جەری و ئازا کەسێک کە بتوانێت بە کوالیتێکی زۆر باش لە شوێنە هونەریەکانە کار بکات تاوەکو بەرهەمی باش بکەوێتەوە چونکە باوەڕکە ئەگەر ئێمە باسی ساڵانی زۆر ڕابردوو بکەین و کە بە سەردەمی زێڕی ناومان بردو لەو سەردەمەیە هیچ دامێکی مادی باشیش نەبووە بەڵام کار کراوە هەتاوەکو ئێستا ئێمەی شانۆکار یاخود هونەرمەندان بە گشتی شانازی پێوەکەین ئەو کارە کۆنانە ئەهێنینەوە ئەسڵەن زۆر جار بە گوێگرتن لێیان یاخود ببینینەوەی هونەرمەندەکە کە پێش 30 ساڵ نواندنی تیا کردووە ئێمە شانازیەکەین بۆیە من یعنی داواکارم کە ئەو پێگانەی کە هونەرمەندان بەڕێوە بن کۆمەڵێک کەسی زۆر باش و جەری تاوەکو ئازایانە مامەڵە لەگەڵ هونەرمەندان و حکوومەت و ئەو دەسەڵاتەش کات کە لە سلێمانیا هەیە. بەڵێ کاک سەفین با دوا پرسیار بکەین ئەگەر بۆمان بخەیتە ڕوو بۆی کە بینەرانیش لایەن ڕوون بێت ئەگەر هونەرمەندێک لە بوارێکە بێوێت کارێ بکە دامەکەی بەداتا ئەگەر لەلات بێت دامەکەی چەنە یعنی چی ئەیرێتێ بۆی کە بتوانێت کارێکی هونەری بکە لە ئێستاە لە ئێستاە مەسەلەن بۆ نمونە تۆ دەقێکی شانۆیت هەیە و ئەتێ بیکەیت نمایشی کەی بیکەی بە شانۆگەری هەڵبەتە یەکەم جار داوا لە وەزارەتی ڕۆشنبیریەکرێت
وەزارەتی ڕۆشنبیری ئێستا پێوەرەکانی چین پێوەرەکان لەوێ لیژنەیەکە لیژنێکی دەرخستە لە ناو وەزارەتی ڕۆشنبیری و لە هەموو بەڕێوەبەرێتیەکیشا هەیە هەڵبەتە هونەرمەندەکانیش ناسراون یعنی ئێمە بیرێنەچێت 20 ساڵە لەگەڵ یەک مامەڵاکەین و نەبێ هونەرمەندێک بێت کارێکی هونەری بکاو تۆنەی ناسیت بڕوان ناکەم شتێکی وە چونکە مۆزیکیەکانش نە بەڕێوەبەرایەتی و مۆزیک شێوە کارەکان بە هەمان شێوە فیلم سازەکان بە هەمان شێوە مامەڵی ڕۆژانە و دەیا ساڵی پێشوشمان هەیە لەگەڵ یەکە هەمومان باش یەکتری ئەناسین هەڵبەتە بێ ئەو هونەرمەندێکی وا بێت تۆ چاوەڕێی لێ بکەی کە لەم کاتەیە ئیشێکت بۆ کات سرت بەرزکاتەوە ئەمە یەکێکە لەو کارانەی کە ئێمە ئەیزانین و هونەرمەندەکەش ئەناسین لەگەڵ ئەو ستافەی کە کارەکەن دووەم جار ئەو پارەی کە داوایەکات بەداخەوە ئێستاڵم پارەکە هێن دەکەم بۆتەوە هونەرمەندەکە بە ناچاری دانی وای لێت ئەگەر ئەکتەرێک 2 ڕۆژ بڵێ نایەمەوە بۆ پرۆڤە نتوانێت کارێکی وای لەگەڵا بکات لە بەرەوەی بە خۆبەخشاتوە ئیشی لەگەڵاکات لایەنی سێم ئەوەیە کە هونەرمەندان وتم خۆیان بگەڕێنەوە بۆ ئەو کارانەی کە پێویستەکە کۆمەلگاکەیان گویان لێ بگرێ کۆمەلگای ئێستای کوردەواری بە سەر پردێکا تێپەڕێت پێویستەکە هونەرمەند لەم سەری پردەکە تا ئەو سەری لەگەڵ کۆمەلگاکە هاوشانی هاو هەنگاوەکانی بڕات دواییش بیرمانەچی ئاخرەنشت هونەرمەندان ئێستا لە دەرەوەی حکومەت و سندیکاکان ئەگەڕێن بۆ دەعمێکی ئەهلی لەو کەسانی کە خاوەن سامانن من لێرەوە سپاسیانەکەم بەڵام بەداخەوە خۆزگاوە ببوایەتە سنووقێک و هەمویان دەعمیان لێوەرگرتە سەفین ئەنوەر هونەرمەند زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە لەم تەوەرەی بەرنامەکە لەگەڵمان ئامادە بووی سپاس.